بەناوی خوای بەخشندەی میهرەبان جوانترین سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم لە ماوەی ڕابردوودا لە زۆر ڕۆ باسمان لە پرۆسەی هەڵبژاردن کردووە. ئەمڕۆ لە ڕوانگەی گەورە زانایانی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باس لە پرۆسەی هەڵبژاردنەکەین. جا من زۆر کات بە پێشەکێکەوە ناگرم بۆی کە بتوانین ئەو چەند دقیقەی کە هەمانە لە خزمە زۆر بەڕێز مامۆستا دلێر کەریمانی بانگخواز دابین کە بەڕێزیان بەسپاسەوە لە ستودیۆ لەگەڵمان میوان. مامۆستاجان بەخێر بێت. خۆی گەورە پاداشتان مامۆستا لە ماوەی ڕابردووە هەم لە ڕۆژانی بانگەشە هەم پێش بانگەشە هەم ئەم یەک دوو شەوی کە ماویشە لە زۆر ڕوانگەوە باسمان لە پرۆسی هەڵبژاردن کردووە. ئەمانەوێت ئەم شەو خەڵکانێگەن تینون لە ڕوانگەی شەرع و لە ڕوانگەی گەورە زانایانەوە لەوانەیە ئیشکالێتێکیانە بێ لەوانەیە پرسیارێکانە بێ وەنیە ئەمانەیە لەسەر ئەم بابەتە لە خزمەت جەناب تا ئەم شەو قسە بکەین. ئەگەر لەوە دەست پێ بکەین طبعاً خۆ دەزانید لە ینی ئەبجەدیاتی دینە کە حاکمیت هەر بۆ خوایە، بەڵام لێرە و لەوێ باز لەوە کرێت کە پەرلەمان مەجلیسی تەشریعیە، تەشریعیش هەر بۆ خوای پەروەردگارە. ئایا ئەم مەجلیسی تەشریعیە یان کاتێک کەسێک بێتە ئەندام پەرلەمان ئەمە بەشداریەکە لە بابەتێکی شیرکە یان نام بابەتە بابەتێکی دیکەیە؟ الحمد لله الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله ومن والاه أما بعد. مامۆستا داناگیان پێشەموست خۆی گەورە پاداشتی خۆت و ستافەکە بداتۆ و ئەم بابەتە وەڵاهی دەستخۆشتان لێکم بابەتێکی زۆر گرنگ بوو، یعنی زیاتریشی ئەویست. شک و گومانی تیانی ئەوەی کە جەنابەت دەست پێ کرد حەقا ئەوەی کە بەس لە لا ئیلاها ئیلڵا تێگەشت بێت کە هەموو پێغەمبەران بۆ ئەوە هاتن تەوحید لەسەر زەویە بچەسبێنن کە مەسئلەی ئەبجەدیات ئەلف بای ئەم دینەیە ئەوەی تەنها لە لا ئیلاها ئیلڵا یەک جەلسە تێگەشت بێ ئەزانێت حاکمیەتەر بۆ خوای پەروەردگارە و ئەوەیشی کە قەناعەتی نوێژ کا ڕۆژوو کا زەکات بدە، بەڵام قەناعەتی وابوو یەک یاسا یەکسانە لەگەڵ یاسای خوای گەورە حکمێکی حەڵاڵ و حرام. باس لە ئوموری دنیا ناکەین، با لە پێشەکیوە بێڵێ ئوموری دنیا هەندەسەیە، طبە، سەربازیە، مرورە، ئەمە لە بێ باوەڕی وەرەگیرێت. باس لە نیظام ناکرین، باس لەوەکەی حەڵاڵ و حرام و عەقیدە مەنهەجی ژیان ئەمە بڕاوەتەوە حەڵاڵ و حرام ئەمەیان کەوا بوو خوای پەروەردگار ئین الحکم إلا لله ئەمر ئەلا تعبدوا إلا إياه. جا بەڵگەکانیش زۆر زۆرن، یعنی ئەوە یعنی قەناعەت ناکەم هەر لە لا ئیلاها ئیلڵا تێ بگەی هەموو کەس ئەزانێت کە حاکمیت بۆ خوای پەروەردگارە و ئەو زانانەیش کە لەم بابەتە قسەیان کردووە کە دواتر ڕۆینە خزمەت فتواکانیان کە بۆ نمونە هەر لەوەی کە کەسێک وان نەزانێ ئەو زانایانە ئەوە لە خۆیانەوە قسەیان کردو. هەر لە کتێبی ئەو زانانە ئێمە فێر بووین دیموکراتی چییە و حکم الشعب للشعب چییە و مانای تەوحید چییە و مانای لا ئیلاها ئیلڵا چییە و تەوحیدی ئولوهیەت و ڕوبوبیەت و ئەو بە تەفسیلی. بۆیە یعنی ئەمە سەرجەم ئەو زانانەی من فتوایان لێ نەقڵەکەم قسەی سەرجەمیانە کە دوای ناوەکانیان نەخێنەوە کەڵێ الديمقراطية نظام أرضي ياسائك زەویە، يعني حكم الشعب للشعب وهو بذلك مخالف للإسلام، فالحكم لله العلي الكبير لا يجوز أن يعطى حق التشريع لأحد من البشر كائنا من كان. ئەوە یعنی شتێکی زۆر ڕوونەکە حاکمیت بۆ خوای پەروەردگارە و کەسێکیش یەک یاسا هەر بڵێ لەگەڵ یاسای خوای گەورەیە یەکسانە کە تەسلیم یاسای خوای گەورە نەبێت، یاسایەکی بەشەر یەکسان کاتۆ لە دین دەرەچێت. کەوا بوو ئەمە بابەتێکە وەکو زانایانە فەرمون لا شك في أن النظم الديمقراطية أحد صور الشرك الحديثة. آية كان هي أنه شركة للطاعة، شركة لبابندي، شركة للتشريع، حيث تلغى سيادة الخالق سبحانه وتعالى. هالرواية أنا أوان بويا ما ينشرح كردوها إن الحكم إلا لله أمر ألا تعبدوا إلا إياه. بل كان قرآني شوانية يعني لم لولا باس كريت يعني همكس أيزاني بونه ونكاتي خواي پروردگار عز وجل فرميه وقد نزل عليكم في الكتاب أن إذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره. تماشاك خواي پروردگار عز وجل فرميه أم لهم شركاء شرعوا لهم من الدين ما لم يأذن به الله، ما لم يأذن به الله.
يعني کاتێک برایەک ئەمە هێنێتە من سوپاسێک ئەمە برای گوریامان کاتۆ خی گەورە فەرمێ خی پەروەردگار ڕێگای نەداوە لەم یەئذەن به خەیرە خی پەروەردگار یاسا دانێت لە حەڵاڵ و حرامە حکومەر بۆ خی پەروەردگارە عز وجل هەروەها ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون خی گەورە فەرمێت فأولئك هم الظالمون فأولئك هم الفاسقون خی پەروەردگار عز وجل پێمان ئەفەرمێت ولا يشرك في حكمه أحدا لا يشرك فاعلەکەی بۆ خوا گەڕێتەوە خی گەورە بە هیچ ڕێگە نادا لەگەڵ خی پەروەردگارە کەسێکی کە چیە هاوڵ بێت یاسا دانێت یعنی مەبەستم ئەمانە من نامەوێت ئەمە بەڵگەکان یەک و دوانیە و زۆر ڕوونن کە مەسئلەی حاکمیت تەنها ئەگەڕێتەوە بۆ خی پەروەردگار عز وجل. باشە جا من بس لە یەکێک جەنابەت یەکی لە ئاەتەکان فەرموو ئەوەی کە فەلا تەقعودوا معهم پێشەوەی بگەینە سەر ئەوە کەواتە ئیشی پەرلەمان یا ئەوەی کە پێوترێن مەجلیسی تەشریعی یاسادانان بە کوردێکی خۆمان ئیشەکە چییە مامۆستا بۆی لای خەڵک ڕوون بێ؟ ئەوە هیچ یەکێک لە یاساکانیان بریتە لە مەسەلەی تەشریع ئەزان ئەو تەشریع ئەمە ئەنجە تایەتی نیظام ڕێکەخە نیظام ڕێکەخە وایوانە دایەکە بەشی تەنفیدی تایە ئەوە نییە بەڵام ئێوگەر یەک بەشیشی تیابێت کە مەجلیسی تەشریعی بوو ئێمە ئەڵێن کاکەگیان بەرچاوی زانایان ڕوون بۆ ئەوە ئیشیانە و ئەنجا فتوایان داوە ینی کەواتە ئەگەر ئاگایان نەبوو ئێمە ئاگاداریان کەین کەواتە گەر ئەم ئیشەشی کردتەنانەت بەڵێ ئەبێ خەڵکی موسڵمان لەوێ بوونی هەبێ وانە ئەو کاتە من بەڕوونی ئەیڵێم من هەری ئەوە نی من فتوان نەخڵەکەم ئەمە زۆر زەرورە بزانێ ئەمسان خۆی بناسێت کە دوایتر ڕوونیەکەێنەوە کە بزانام علەما چیان و تۆ فتوا لە کێ وەربگیرێت لە شتە تازەکانە لە نەوازلە بەڵام کەوا بوو کاتێک من ئەو ئاەتانە خەبەڕوونی کە خی پەروەردگار عز وجل فەرمێ ئەن ئیذا سمعتم آيات الله يكفر بها ويستهزأ بها فلا تقعدوا معهم حتى يخوضوا في حديث غيره هەندێک ئەمە بە بەڵگایانەوە مامۆستا ئەمە ینی لەگەڵیشان تەنانەت وەکو بڵێ دامەنیشت و لەگەڵیشان مەبن باشە وایە خی پەروەردگار کە فەرمێ کەرچی ئیستیزا بە ئاەتی خوا کردیا کابرا کاڵێ کاکیگیان لەوێ دەنگی چۆن بڕیارێکی خی پەروەردگار لەگەڵ بڕیارێکی بەشەرە خرێتە دەنگۆ ئەمە بە ئستێزا ئەزانێت جا لێرە من ئەم تەفسیری ئەم ئاەتە ئەگەر من هەر لە خۆمەوە بیکەم من مفەسیر نیم تەفسیری ئەم ئاەتە مامۆسای برام بۆ نمونە تەماشای تەفسیری سەمعانی بابکی لاپەڕەی مجەلەدێک لاپەڕەی 492 هەروەها زاد المەسیر ابن جوزیە مجەلەدێک لاپەڕەی 487 هەروەها تەفسیری رازی بۆی ئەمانە ئەڵێن یەکدەنگن لە تەفسیرەکەی تەفسیری ڕاغبی ئەسفەهانی تەفسیری بەغەوی تەفسیری کەشاف تەفسیری بەیضاوی تەفسیری خازن تەفسیری سەید قوتب کە لەم مەسئلە زۆر تیژە ئەمە هەموو گەورە زانایانە ئەمە مفەسیری نیە ومەتامانن لە تەفسیری ئەم ئاەتە فەرمی ئیذا قعدتم ورضيتم بخوضهم واستهزائهم بالقرآن فإنكم إذا مثلون کە دانیشن لەگەڵیانە ڕازی بن بە گاڵتەکردنیان بە ئیسلام ئەنجاتانگرێتەوە ئەمە یەکدەنگن لەسەر ئەمە تەماشا کە ئیمامی ڕازی چەند جوان هێناوێتی ئەفەرمێت قال أهل العلم هذا يدل على أن من رضي بالكفر فهو كافر بەخوا لەوێش دامەنیشە لە ماڵی خۆتە دانیشە ڕازی بە کوفر کافری لە مەجلیسەکەش نەبی لە مەجلیسەکەش مەبە ڕازی بە کوفر کافری ومن رضي بمنكر يراه وخالط أهله وإن لم يباشر كان في الكسك دانيش تول لما يسي عارق أخوري كفر أكريه بعارق خواردنك الرازية حكم عارق خوري هي بكفرك الرازية حكم كافرك هي هذا إذا كان الجالس راضيا بذلك الجلوس أما قالوا كسيدانيش تول رازي به فأما إذا كان ساخطا لقولهم بطاقته نار رازية وإنما جلس على سبيل التقية والخوف فالأمر ليس كذلك والله كسك ده صلاتي نبوة نموني شيء هينيتوه الله كاتيا لما كإمام رازي ولهذه الدقيقة قلنا بأن المنافقين الذين كانوا يجالسون اليهود دور كان لما دين داء يشتن لقال يهودا قالتي أنا كرب القرآن وبيغمر صلى الله عليه وسلم رازيبون باختيار خوانه كانوا كافرين مثل أولئك اليهود أما مسلمان لمكة والمسلمون الذين كانوا بالمدينة كانوا بمكة يجالسون الكفار دانشن لقى الكافر كان الذين كانوا يطعنون في القرآن فإنهم كانوا باقين على الإيمان طعني أن القرآن ده لسر إيمان معبود والفرق جواز كيشيا أن المنافقين كانوا يجالسون اليهود مع الاختيار باختيار إخوان لقى اليهود دانشتن والمسلمون كانوا يجالسون الكفار عند ضرورة أما لبرد ضرورتي يكبو
كوابو ليرة خواي پروردگار عز وجل حكمي منافقين حسابي منافقين كان يوكل بباور كان كل أمل الرازية تفسيري شي ما فيها فرميت لراغب لمجلد يشوال لا بريد وصديق فرمي أجر كسيك وميدي هذه سوديا أجينيا لنا رجائي هي سوديا أجينيا فأما من رجي أن يقلع عن رأيه فجائز مجالسة بل واجب أبيض كاك توكاتي الروشتوي تتأوي بو أول روشتوي تتأوي أم كسلي دانيشتوا بو أوي كرازيكا بو أوي بالبشتي بي يعني بو أول روشتوا كنهي لمنكركا كيسا قرتو تماشاكي ما مصار سعيد كلو بابا زور بروني باسي حاكميتي كردو فرمي أما الرد عليهم والتفسير أحلاهم فلا أو كساني كروا والله أنا داتو تو أبيني الحمد لله يعني أو كساني كروشتون هلصاون دنجان برس كردو تو نارازيبون لهري ياساكي ناشرعي أمام لبير نشي كابو أم قسم بسم لويا كأو انتو مكسي كروشتو تأوينا ونارازيب باشا أقر بيتو أم برلمانه بانجي أو خلق بكن بڵێ کاکە بێن دەدا قامۆژگاریمان بکەن هیچ عاقڵێک ئەڵێ مەڕۆن جائز نیە و مەجلیسی تەشریعیە باشە ئەبێ ئەو پەرلەمانە واز لێ بێنین یاسا بۆ ئێمە دانین ئێمە بێ ئاگا بووین و بیچەسپێنە سەرمانە وانە و ئەگەر بانگم کەنم بڕۆم ئێستا چونکە واجبە لەو شوێنە نەهی لە منکەر بکەم ڕێگان نییە بڕۆمە ناوی ئللا بەوە نەبێ بە دەنگی مسلمانان ئەڕۆمە ئەو شوێنە ئەوەی کە شەرعی خوای گەورەی ئەوێ ئەوەی کە دادپەروەری ئەوێ ئەوەی دژی گەندەڵیە ئەوەی حەزەکات مافەکەی وەربگرێت و ئەوەی حەزی لێکە یاسایەک دژی خوا دەرنەچێت من بەو دەنگە ئەڕۆم لەبەرەوەی ڕوبەڕوو میشنەبنەوە ما لا يتم الواجب إلا به فهو واجب هیچ لەم قسانە هی من نییە منەوە نەبەتوانانی ئەمە هەموو هی علەمایە کاتە بەڵگەکەم بە لاپەڕۆ پێتانەڵێ کەوا بوو لەوێ ڕۆشتنە ئەوێ بۆ چییە بەو ئاەتە ئەو کەسەی وا تەفسیری کردووە یعنی ئیتیهامی ئەو هەموو عالمە ئەو هەموو بانخوازەکە ئەو هەموو برا بە ڕێزەی کە ڕۆشتونەتە پەرلەمانەوە بە دەجال و بە شەیطان و ئەمانە جورئەتێکی زۆر گەورەی خەڵکی بەو خەڵکە بڵێ ئەبوو جەهل و بەو ئستێزا بەم هەمووە ئەوخوا فەرموویەتی دامەنیشن دەجال و ئەبوو جەلەکانە لەن دانیشن کێنەوانە ئەو کیباری عولەمان هەیە کیباری عولەمایە اتحادی عالمی هەمەیە هەموو یعنی مزانە بەرزەکان لە شێخ ئەحمەد شاکر و ئەڵێ شێخ بن باز ئەڵێ شێخ ئەلبانی ئەڵێ عەبدوڵڵا عەزام ئەڵێ سەفەر حەوالی ئەڵێ من خۆزگا ئێستا دواتر یەک سەوتەیە بۆتان لێدەم پێشتر شێخ ئەبوو ئیسحاقی حوەینی کە ئەڵێن لە پاش شێخ ئەلبانی محەدیثێک مابێتەوە لە ئاستی بەرزە بێ ئەو پیاوەیە پێشتر ئەوی کاکە من نەدەنگەدەم نەبڕۆن وایە بەڵام کاتی ئەمری هین هاتە پێشۆ مصر داوای کەوتی کەس لە ماڵەدا نەنیشێت ئەگەر مەجال هەبوو دوای ئەوە تۆ تەکلیف کە ئەگەر بتوانی ئەگەر کاتمایەوە بەسەر ئەگەر بتوانی هەر دەنگەکەی یەک دقەیە دوای یەک دقە خەڵک بیبیسێکا کە هاتە ئەمری واقعەکەوە باش بینی مسلمان نابێ ئەو شوێنە ئێمال بکات مامۆستا با ئەمە ینی جگەل لەو با بڵێن کە لەسەر ئەو قسانی کە لەسەر پەڕە نووسراون و گەورە زانایان تەفسیریان بۆ ئاەتەکانی خوای پەروەردگار کردووە لە ئەرزی واقعا لە ماوەی ڕابردووە لە پەرلەمانی کوردستان کاتێک یاسایەک دژی بنەماکانی ئاینی پیرۆزی ئیسلام بوو ئەو خەڵکە موسڵمانەی لەوێ بوون ئایا پیڕازی بوون ئایا قسەیان نەکردو بەرەنگاری بوونەتەوە یان نا ئەوی تۆ بینیوتە مام سایبرام بسم الله الرحمن الرحیم مەسەلەی ئەوەی کە خەڵکی وا هەیە کە تەنها وتارێکی ئەڵێتۆ بەو هەمووە چاکەی کە برایەک خوشیێک ئەندام پەرلەمانی کە ویستیان ئاینی پیرۆزی ئیسلام بگۆڕن بە ئەدیان دوای مناڵەکانمان دینی غیرە خوای پەروەردگار بخوێنێت و لە کۆتاییشە بڵێن کاکە هەر دینی اختیارەکەن بیکەن ویستیان ڕێبا بێنە ناویستیان جەندەر بێنن دوای کوڕ لەگەڵ کوڕە بڵێ وڵا کاکەمە خۆشەویستمەوە ئەمە مێردی پێەکەم ویستیان تەعەدودی زەواج مەنعکەن من لەو مەجلیسە کێ هەڵسا و دەنگی بەرز کردەوە وتی ئەمانە تێئەگیرێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە نابێ یاسایەک دەرچێت تێبگیرێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامە لەوێ ڕوبەڕوو بۆ هەندێکیان هاتنە دەرەوە کەسیشی وا هەیە هەر تەنها مینبەرەکەی هەیە خۆ هەر دەقێبیانە لە منبەرەکەشی هێنە خوارەوە خۆی مۆزەفی دەوڵەتی ئەلمانیا هەر خۆی مۆزەفی دەولەی ئەلمانیا خۆ مۆزەفی دەولەی ئیسلامی نییە کە مۆزەفەکە ئاسانتر لا ئەبرێ ئاسانتر لا ئەبرێ و لەو شوێنەش کە یاسا دژی توانای هیچی نییە بەس تۆ کە لەم پرۆژە ئیشەکەی خەتیبەکەت هەیە ڕادیۆکەت هەیە کەناڵەکەت هەیە دەستگاکەت هەیە دەستگای خێریت هەیە هەروەها بەخشینت هەیە مرکزی قورئان خوێندنت هەیە ئەموو هەمانەتێ و منبەرەکەی ئەویشتەیە لەگەڵ ئەوەشە لەو شوێنەش نەهی لە منکەرەکەی ئەمانە هەمووی بەکەم تەماشاکردن
ئەمە یا کەسانی هەن هەر بەڕاستی لە بەرژەوەنی ئەلمانی ئیشەکان یا کەسانی هەن دڵسۆزن و یاحین بەڕاستی تەقلیدی کەسانیەکەن والی تێگەشتون ئەگینا تۆ من ئەوەنە ئیشەکەی خۆم بە گەورە بزانم و ئیشی خەڵکی بەکەم بزانم واللهی هەم نائینسافیە و هەم نائەدالەتە من وازانم هەر سێ طەبەقەکەی تیا مسلمانی بەڕێزی دڵسۆزی تیا وا تێگەشتووە مقلدی تیا هەشە هەردەسە بەکاری هێنن چونکە کێن ئەوانەی کە ناڕۆن بۆ دەنگدان و شت کێن کە خۆ خەڵکە تەنها ڕوەکاتە مسلمانان و هەلی مزگەوت کە لەسەر مینبەرێکی پێغەمبەرەوە یان بە ناوی دینە یان بە پۆشاکێکی زانایەک و ئەم قسە بکات کێن کە ناڕووی لە مسلمانەکانە زەرەکەی بۆ مسلمانانە گەڕێتەوە گینا ئەبێرن بە ڕوونی بڵێن خەڵکی مەڕۆن دەنگ مەدەن بە هیچ حزبێکی ئەلمانی لەبەرەوەی بۆ هەمووی شرکە با بە ڕوونی ئەوەشی ئەو خەنەپاڵی بڵێن بەیانی کەس نەڕوات کەواتە ئەمە تەنها لە قازانجی لایانی دەسەڵاتە ئەوە ئیشاڵا من لە کە شوێنی خۆی ئەوە بەم باڵگەکانە خەمەڕووکە ئەی مامۆستا باس لەوە کرێ ئەم هەڵبژاردنم پرۆسەیە خۆی پرۆسەیەکی ئەوروپیە پرۆسەیەکە لە ئەوروپاوە بۆمان هاتووە ئایا ئێمەی مسلمان ئەم پرۆسێ لە میکانیزمان دەست و پەنجەی لەگەڵ نەرمکەین ئیشکالێتی هەیە بۆ ئێمە مامۆستاگیان وەکو من ئەو بۆچی ئەو پێشەکەم خۆستکەوتم زانایانە فەرمونون ئەمە دەخیلە بە ئیسلام هاتووەتە ناو ئەم دینەوە لە غەربە بۆ ئێمە هاتووە قسەی زانایەک تایە لەگەڵ قسەیەکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ کەسێکار ئەسڵەن عقلی تەواو نەبێ کەسێکە خاک فرۆش بێ کەسێکە بێدین بێت ئەمانە شایەتی هەردوولانیا ئەم دەنگانە وەکو یەکن خۆی بێ ئەهلی خبرە و ئەهلی حەل و عەقد بێن لە شتی وا قسە بکەن شتی مەسیری و ئەزانن جاری وایە تەزویرێکی زۆری تایە جاری وایە هەڕەشەی تایە جاری وایە ئەم ئینانەکە گۆڕانکاری تایە دووهەم شت هەر کەسی ئیعلامی بەقوت بێ هەر کەسێ پارەی زۆر بێ هەر کەسێ هێزی هەبێ ئەمانەیان هەموو زانایان ڕوون کردوتۆ بۆیە من بە گرنگم زانی ئێمە لەم مەسئلانە بگەڕێنەوە بۆ قسەی زانایان باشە قسەی زانایان بە بەڵگە ئەهێنرێتەوە یا بێ بەڵگەی بۆ بێنرێتەوە لەم بابەتە ئەگەر پەلەم لێ نەکەی دیارە توش کاتەکە بەدە سەر دوکمانەوە کەمە بەڵام من ئەڵێم پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی بوخاری ڕیوایەتێکە أفرمي خواهي پروردگار إن الله لا يقبض العلم انتزاعا ينتزعه من العباد ولكن يقبض العلم بقبض العلماء حتى إذا لم يبق عالما حتى للرواية إذا لم يترك عالما للرواية إذا لم يبقى عالم فاعل اتخذ الناس رؤوسا جهالا فسئلوا فأفتوا بغير علم فضلوا وأضلوا سواز بۆ خۆی گەورە ئەمڕۆ زانا هەیە بەڵێ خۆی پەروەردگار علم لە سێنگی بەندەکانە دەرناکەوە بە نەمانی زانا خۆی گەورە علم هەڵەگرێ تاوەکو هیچ زانایەک نامێنێ ئیتر و کاتەکە زانا نامێنێ خەڵکی کەسانێکەکەن بەسەر نەفامن جوهال خەڵک پرسیاریان لێکا وەڵامە دەنەوە خۆیان گومڕاکەن و خەڵکیش گومڕاکەن فەضەلوا وەئەضەلوا ئێستا سوپاس بۆ خۆی گەورە ئێمە زانامان زۆر زۆرە بۆیە بەڕاستی تۆ تەماشاکە ئەو کەسانەی فتوایان داوە یان سبەی ئەم بەرنامەی تۆ کەسەی کە لە خوارەوە هەل لە خۆی وەشت ئەنووسێت کۆمنت ئەکات تەماشا ئاستی ئەوانە بکە و ئاستی ئەو زانا گەورانەی وەکو عالمی گەورەی وەکو ئەحمەد محەممەد شاکر کە لە تحقیقی کتێبی ئیمامی ئەحمەدی کردووە 40,000 حەدیثە تحقیقی حادیثی ترمذی کردووە تحقیقی طەبەری کردووە محققە مفسرە باسی یاسا باسی قانون باسی تەوحید ئەو ئەمەی فێر کردووە یان سەفەر حوالی کە باشتری کتێب لە سەربای ئەلعەلمانیە نووسێتی تر ئەوە زانای کوردستانی خۆمان وەیە ئیشارەت پێ ناکەم خەڵک جاری وایە بە پاڵپشتی ئەم زانایانە قسە ئەکەن شێخ ئەلبانی ئەڵێ شێخ عوثەیمین ئەفەڕێ شێخ بەڕاک ئەڵێ سەفەر حوالی ئەڵێ شێخ محەممەد الفیزازی کە تەمەنێکی لە سجن بردەتە سەر و دواتریش ئەمەی بە شرک و کوفر زانێ دواتر خراپ پەشیمان ووە فەرمووی هەر کەسێک بێت و بەژای نەکەوە وایە لە جیهاد ڕای کردووە خیانەتی عوزمای کردووە لە مسلمانان بەرپرسە بەرامبەر خوای پەروەردگار ئەم بەشدار نەکردنەی پاڵپشتە بۆ مفسدین پشتیوانیە بۆ فەساد پشت هەڵکردن لە ئەهلی ئیسلام جامە بەسم لێرە بۆ ئەوەی کە ئەم پێم خۆش بوو ئەم قسە ئیمامی هێنا ئیشارەت پێ بکەم کە ئیمامی جەساس عالمێکی گەورە لە الفصول في الأصول کتێبەکەیەتی مجلدی 4 ئەفەرمێ کاتێ ئیماندارە مسلمانان تووشی ئیبتلا بوون بە نەوازل و شتی تازەوە إذا ابتلي العامي الذي ليس من أهل الاجتهاد خۆی ئەهلی ئیجتیهاد نییە نازلە شتی تازەیە وەکم پەرلەمانە شتی تازە فعليه مساءلة أهل العلم واجبە لەسەری پرسیار لە ئەهلی علم بکات نەکابرا خۆی بواتە ئاستی ئەهلی علم و بە ئیهانەش و سوکاتیش قسە بە هەندێک عولەما بڵێت
ببلغت وذلك لقول الله تعالى فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون. آياتي هنا وآياتي كم لبرك ميكات همين آخرين من جاء فرمي فأمر يعني خواهي قولا فأمر من لا يعلم بقبول قول أهل العلم فيما كان من أمر دينهم أويك نازنة بروا دين لأهل علم وربقريت لنوازلة أم إن شاء الله لصدري يكم وتا أم دقي زمني أو الله أم السنة أم دي نوايا بويا من الله لم بابته أم زور ضرورة بقرينه بزم أما إقراره باش جاوب بسيارك منها بجداري كردن لم مجلسانيا إقرار يا إقرار نيا بسم الله كواب يعني كسانيا قال الله كاكد يعني هرتو لقال روشتي تجورو أو إقرار أو إقرار دنق دا إقرار تكردوها عنده تعليقات وشدم لو لا بيني الله كاكا بانجايك شي أكريد كاكا هر بانجايك شاتماني بيانين پنجەیەکە ئیشارەتی پێەکەی کەسێکی پێ ئەکوژرێت چونکە لە شەرعە ئیشارەت قەولەوە لە زمانی عەرەبیە لە نەحوە ئەڵێ كلامنا لفظ مفيد كاستقم اسم وفعل ثم حرف الكلم واحد كلمة والقول عام وكلمة بها كلام قد يؤم هو لعلم نحو وات بأليد كإلا أبي قول بيت أبيت لفظ بيت ومفيد بيت بلام للشرع أو كلامه أو إشارة كردنا كوابو اللي راه پیغمبر صلی الله علیه و سلم د ګورینی منکره بو قوله هنا و پیش دسی هنا و پاشان قول پاشان دل خودل پنجه کیش نبی جولینی کابو بله به پنجه کا ګوريت کابو آیه اقرار یا اقرار نیه یکم شت مشاکه ما مصطفى مشهور شيء فرمير خوای ګورې افرميت حينما نسعى لتطبيق شريعة الله لا يعني أننا نقر أخذ رأي أعضاء المجلس الشعبي على شريعة الله وعلى مدى صلاحيته للتطبيق كاتي إما هولدين تطبيق الشريعة بكريه أما معناه أواني إما إقرار الرأي أو مجلس بكين بسر شريعة خواي بالوردقار صلاحيته والتطبيق يعني ولا يجوز أن يدور ذلك بخلد أحد من الناس أصلا جائز نبيت فكري اشتأمشتا كغير خواي قوار مشرع بيه برسي خلقي بكين بوشرعي خواي بالوردقار ما علينا وحلا هالنابي بفكر اشتاق حار أصلا يا ما علينا وحلا بلام كاكا تو هيش بدسه بروي نروي اوان اول ياساد لسر ثابت اكن وايوانيه كابو تو اللي لسر ياسايك ترى كبريتي لجلب مصالح ودفع مفاسد اجينا همو كس ازانيه همو مسلماني ازانيه كاكا جانو كاتاكا من توانا اوام هبير برسي او خلقناكم من خلق دير مجورك او كاكا تو بها هول دي بروي تجور لبروي دينك خد بقيني وكو شي حسن بنا خواب شهيد ودي بيقول فرمي لبيا هرهم عقيده وفكري خوي هين منيش وكو مسلمان حكم ثابت نكن سر مليونه دينك خوان بيان كم خلقنا اما ديني خوي پروردگار كاكا خوي بمسلمان زاني شويني كي اقامه حجه كما سريا كاو اللي فرمي اذ لا يجوز في حق الله ان ناخذ راي خلقه في شرعي على الاطلاق اصلا لحق خواب ومنيه برسي راي خلقي بكم من الله خلقنا اسلام حلا الله خلقنا شويني أما بكون أو جائزني أي كي لأننا نعتقد أن شريعة الله جاءت لتطبق مع عقيدة ما أنواع الشريعة إخوات أبوي تطبيق بكريد ولكننا نرفض كل مادة في الدستور تخالف شرع الله ولا نقر أي قانون مخالف لشريعة الله ونسعى لإلغاء كل هذه المواد والقوانين المخالفة لشرع الله هكذا رفضت كردوا آية ولا ما لداني شتويت بانگی شتەکان ئەڵێ بەدەنگی خۆت بێرە ژوورۆ لەسەر مینبەرەکەش قسەت ئەسڵەن لەو شوێنە هەر نابیسرێت مینبەرەکەی توێش وەزیفەیەکی سەر بە ئەوقافیش وەزارەتێکە سەر بۆ دەوڵەتەیە هەر دەقەیە بیشەوێ دەرت کات تو کەسێک بڕاتە ئەوێنە لەو شوێنە ئەمر بە چاکە و نەی لە خراپە بکات دەربارەی عەقیدە و مەسیر و ماڵ و مڵک و ناموسی ئەو خەڵکە ئەمە بەتاوان باربزانی خۆت وابزانی هەموو شتێکت کرد ئینسان تۆبە بکە بگەڕێتە دوا بۆ منهجی عولەما بۆیە شێخ محەممەد ئەوزوورە عالمێکی ئەزهرە عالمي فقه عالمي تفسير عالمي سيرية فرمية لا يمكن أن يكون دخول النواب منها دالا على رضاهم بهذه القوانين إلا إذا أعلنوا الرضا صراحة حتى يلغوا كلامهم الأول بهيش ويك بوكسنيا نوێنەرانەی ئەڕۆنە ئەوێ بڵێن وڵا ئەمە ڕازین بەو قانونانەی کە ڕۆشتن هەتاوەکو خۆیان ئیعلانی نەکەم بڵێ ئەمە ڕازین بە قانونی وەزعی بەس تۆ هەر لە بیدایەتەوە هاوارەکەی لە حەملەی ئینتیخاباتەوە لە هەموو شوێنێکەوە ئەڵێ خەڵکینە ئێمە بۆیە ئەڕۆین ئەو ملەتە مسلمانە
بۆ شەرعەکەی خوای گەورە جێبەجێ ناکە. جەنابی مامۆستا عەلی چەند بەڕوونی هەر لەم حەملە ئیشارەتی کردە خەڵکینە بە ئیسلام حەلمانە ئەم هەموو نەهامەتیە بۆ دنیا و قیامەتمان دووریمانە لە ئیسلام و چونکە گومانیتیانە خەڵک لە خوای گەورە بترسێ کوڕی خەڵک ناکوژێ، لە خوا بترسێ ماڵی خەڵک ناخوا، لە خوا بترسێ دزی ناکە، لە خوا بترسێ غەش ناکە، لە خوا بترسێ فەساد ناکە، لە خوا بترسێ ڕێگا نایدا فەساد بێتە وڵاتەکەمانەوە، لە خوا بترسێ خاکەکە نافرۆشێت. کەوا بوو تۆ لێرە بۆیە شێخ محەممەد سلێمان ئەشقەرە فەرمیێ إنما يحاول عن طريق المجالس النيابية أن يقوم بهذا الدور لا يعتبر كافرا ولا مخطئا. أنا عالمي قولن تو محاولة كي الليرة شرعي خواهي قولة بقررت الدعوة كابرا نهضية نحكم كفري شيئا إن جاء شل جوانا فرمية ولا أن يصل إلى النتائج من نتيجة لسرية فرمية من تنا هولم لسرا ئەچکە هەنێک کەسەڵەن ینی بەدەنگدان و پەرلەمان هیچ بووە هیچتان پێ نەکرا هیچتان پێ نەکرا چەند پێغەمبەرانەی هیچیان پێ نەکراوە سەڵات و سەلامی خوایانت لە پلەی پێغەمبەرایەتەکان کەمی نەکردووە. من ئەوەم لەسرە بەیان هەوڵ و کۆشەکە من هەوڵم لەسرە ئەو کەسێ لەسەر منبەرە خۆی چی کردووە جگە لە دەنگەکە وەکو باسم کرد من دەنگەکەشم لە منبەر لە ڕادیۆکەشم لە تەلەڤیزیۆنەکەشم لە خزمەتکردنی خەڵکیش لە ڕێکخراوە لە دەستگا خێرخوازیەکانمە وانە لە کەناڵەکانمە مامۆستاکانیشمان لە منبەرە بە دەنگێکی پیاوانە ئەڵێن خەڵکینە ئیسلام نەبوونی ئیسلامە حەلی ئێمە لە ئیسلامە خوای گەورە لێت ڕازی جا بۆ فەرمودەی پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم کە شێخ ئەلبانی فەرمیێ صحیحە فەرمیێ هەر کاتێ لە عەرزە تاوانیە کرا هەر کەسێ لەو شوێنە بوو فەکەریهەها ئەنکەرەها لە ڕیوایەتێک وەکو من کانە غائبا عنها وەکو وای لەوێ نییە و هەر کەسێک لەو شوێنە غائب بوو لێ ڕازی بوو وەکو وای لەو شوێنە ئامادەیە. خەڵکی ئێمە ئەڕوا ئینکاریشی ئەکات نوێنەری ئەو کەسانەشن کە بۆ ئینکارکردن ڕۆشتون بەڵام من پێم سەیرە کەسێک خۆی لەوێ هیچی پێ نەکرێت ئیشەکەشی بەراورد کەی لەگەڵ ئیشی جەمع ئیسلامیەکانە جزئێکی کەمە لە عەمەلی ئەمان تو هەر تەعن بدەی لەوە ئەو خەڵکە یعنی عەمەلی خەڵک بە کەم زانین نیشانەی لاوازی لە ئیمانە نیشانەی کەم تێگەشتنە لە بەڵگەکانی قورئان و سونەت. باش کەواتە مامۆستا ینی ئەگەر دانان نەبێ و شیرک نەبێت ینی کەواتە لە ژێر چ بنەمایەک زانایان فتوایان بۆ ئەم بابەتەیەوە. والله مامۆستاکان دینی ئیسلام ئیبن قەیمە فەرمێ لەسەر یاسایەک ڕاوەساوە کە ئەو ڕاستە عولەما فەرمون مراعاة المصالح والمفاسد. تێگەی براکەم يعني ابن قيم فرمي الشريعة جاءت بتحصيل المصالح وتكميلها بدسيناني برجواندي كانوا كامل كردني وتعطيل المفاسد وتقليلها أويك خرابية ومفسدية وقندلية نيهلي يا كمي كيتو. ابن قيم فرمي الشريعة مبناها على الحكم ومصالح العباد في المعاش والمعاد. لسر داناهيو لسر برجواندي بندكان لا دنيا ولا آخرة لا إيشي جين ولا إيشي دينا وهي عدل كلها والرحمة ومصالح لراسية بالراسية وتانية هن قسيك عجيبة كاد هو هذا اللي ربها البيشي خم لم بابي بدسيناني برجواندي كان وبالناني مفسدة كان عزي كري عبد السلام سلطان العلماء أفرميه لو استولى الكفار على إقليم عظيم أقر بيتو بيباوران دس يعني قلت السر هريميكي مسلمانانا فولوا القضاء لمن يقدم مصالح المسلمين العامة كاكا كان الله كاكا قضاء محكمة أداة الدس قاضيك مسلمان كافرة ده فالذي يظهر إنفاذ ذلك كله جلبا للمصالح العامة ودفعا للمفاسد الشاملة أويك بسندا رونا أشكرايا أو تانية أما جاب كريت لبربد سيناني برجولي بو مسلمانان لبرد شر دور خزنة ولا مسلمانان نايكي كافرية خاطر أو شونا ما في مسلمانان هي جين وهي ديني شي بيشي لك جاء فرمية دور إلى الشرع خواي فرورد قالوا إذ يبعد عن رحمة الشرع ورعايته لمصالح عباده تعطيل المصالح العامة وتحمل المفاسد الشاملة لفوائد الكمال دور إلى الشرع خواي فرورد قالوا كبي والله برجواندي عامي أو خلق بيشي لك وتعطيلك ولا كاري بخاد كوالا بنابويا شيخ الإسلام ابن تيمية فرمية عاقل أو كسنية والله أمدو أنا بركاك والله أما عرقة أما حلال أما حرامة ليس العاقل يعني ليس الفقيه ما يعرف الخير من الشر عاقل حكيم فقيه كسية يعرف خير الخيرين وشر الشرين دو شري كردوت المسلمانان دو حزب لفرنسا هردو كيان بيبا ورن
ئەمە خاڵێکی زۆر گرنگە ئەمەیە هەر برایە کە خوشکێ لەمە تێبگات تۆ باکە لەو ڕێی لەمە تێبگات چونکە ئەمە قسەی منی یا ئەو هەموو زانانەیە کە دواتر بە سەریع ئینشاڵڵا ئیشارەت بە ناوەکان یەکەین باش کە ئەوەیە دوو حزب لە فەڕەنسایە ئەمیان باڵاپۆشی قەدەغاکات مرکزی قورآن قەدەغاکە مزگەوت قەدەغا ئیستیزا بە دینەکە مسلمانان ژیانیان لەسەر تەسکەکات ئەویشیان دیموکراتیە ڕێگەت ئەدات ئەویان ڕێگەی داویت ئال لێرە کەسێک کاکە گیان تۆ چۆن دەنگە دێت ئەمە کافرێکە ئەمە هەر کەس لی تێنەگات ئیبن قەیمە فەرمێ لە تێنەگەشتنە لەم بابە ئەمەی کە بتوانی لە دوو شەڕە یەکێ لە شەڕەکان جێبەجێ بکەی بە شەڕش بۆت نانووسێن نەیکەی گوناهباری نیکی گوناهباری بۆ پرسیارێکە کەم لە تۆ کەسێک لە خانوویەکە خەریکە سووتێت خانووەکە نەی ڕوخێنی لایەکی ڕزگاری نابێت نەی ڕوخێنی تو ڕزگاری نەکەی خان و ڕوخاندن لە جەوی عادیە مەفسەدەیە مەفسەدەیە نەی ڕوخێنی تو ڕزگاری نەکەی تاوانباری یان وەکو مامۆساوەکو ئافرەتێکی دووگیان ئەگەر پزیشک پێی بڵم مناڵەکە ئەگەر ینی لە ناو نەبرێت ینی خەتەر بۆ سەرژانی دایکەکە دروستەکە خۆ کوشتنی ئەو مناڵە خۆی لە خۆیان ڕۆژووی لەسرە دیی لەسرە قەتڵە بەڵام دکتۆرێکی عادل ئەڵێ لەبەرەوەی دایکی کوشتنی مناڵ مەفسەدەیە بەڵام ئەوەی دایکی گەورەترە لێرە کە ئەنجامی ئەدەین تۆ دینت جێبەجێکرە و گوناهبارین بە نەکردنی گوناهباری کەوا بوو لێرە لە شوێنێک دەوڵەتیەکان بێزار بوون لە حابۆن لە هیند کابرا مانگاپەرسە مانگایەک کوژراوە مسلمانێک کرێتە قوربانی لەو شوێنەگەر ئافرەتێ بگرێ بە سەرپۆشە بزانێ مسلمانە تەعدای لێکە تۆ پێشەڵی دادەگیان تا لەم شارە دەرەچی سەرپۆشەکە دابە دوای ئەڵێن کاکە گیان فتوایدا خوای گەورە ئەمری بە سەرپۆش کردو ئەمەی لەمە تێناگا ئیبن قەیمە فەرمی ئەلەمەیە ئیبن تەیم لەمە تێنەگەشتون بۆیە جاری وایە ڕێ لە مسلمانان ئەگرن دزیەک ئەڵێ نەختێ پارەمان دەرێڵ حرامە تەعاونە لەگەڵ تاوانە ئەڵێ نایدەیت هەموو پارەکە تەبا مسلمانانی شەکوژێت عاقبەتی ئەو بەدبەختی هاتە سەر مسلمانان لەسەر تۆیە کەوا بوو ئەم ئافرەتەی کە تۆ پێی ئەڵێ کەسێک جوزئێ لە فتواگەت نەخڵەکە ئەمە فتوایدا ئەو سەرپۆشە لەسەر ئەو ئافرەتە لابن براکەم زینای لەگەڵا بکرێ و تعدای لێ بکرێ مەفسەدەیەکی گەورەتر تا ئەم خوشکە ڕزگاری بێ بۆیە لە شریعەتی ئیسلامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی غەزوە لە کاتی جیهادە دەستی دز مەبرن خۆی دەسەڵاتیشی هەبوو لە مەکە لەگەڵ دەسەڵاتیشیە فەرمی لەبەرەوە قەومەکەی تازە لە شرک گەڕاونە دوا عائیشە رضی الله عنها بینای کعبە ئەمرەکە بیڕوخێنن لەسەر ئەساسی ئیبراهیم و اسماعیل دروست بکرێت پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ینی ئەی فەرمووی لەبەرەوەی خەڵکی نەڵێن چونکە تعطیلی حکمی دەستبڕین مەفسەدەیە بەڵام ئەوە کەیتر گەورەترە لەبەرەوە نەڵێن محەممەد هاوڵی خۆیە کوژەگە لەبەرەوە نەبووە ئەمرمە کرد بە وحی ئەیزانی کە منافقی دووڕووە لەبەر ئەو مەفسەدە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەمری نەکرد لەسەر ئەساسی ئەمە بوو زانایان هاتوون فتوایان داوە نەک لەسەر اختیاری ئەوەی کە من دەنگە دەمە کوفر نەک لەسەر ئەوەی منە ڕۆمە مەجلیسێکۆ ئەمە ئیقرارم کرد مشەڕع غەیرە خوای پەروەردگارە و من ئیقراری ئەکەم بۆیە حتا لەم تێگەشتنە ئیبن قەیمە فەرمیێ ئەمە بابێکی زۆر 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 وردە یا حتا لەسەر هەندێک سەحابە ناڕەحەت بووە کاتێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ لە سڵحی حودەیبیە بینیتە چەک بەرامبەر شمشێر بەرامبەر شمشێر ئەسب بەرامبەر ئەسب تیر بەرامبەر تیر لایە لە مەکە ئیمانی هێناوە پاڵەوانەکانی مەکە مەدینە دەوڵەتێکە لە پشتی وەیەتی پێغەمبەری ئازیز تەوقیعی کرد بۆ 10 ساڵ کە چی بێت جەنگ ڕاگرێت قیتال کاتێ سهيل بيوت من أجر باورم بيا بيغمبري خواي من شو أنت كوم ننسي محمد رسول الله بنسى محمد ابن عبد الله محمد كري عبد الله بيغمبر صلى الله عليه وسلم فرمي علي بيك جنر فرمي نايك جنمو إمامي عمر ابن قيمة فرمي أعمل أسري قرز بو تي بيغمبري خوا بما نكوجن لسر حقنين با بيان كوجين باطلين بما نكوجن بو باهش نارين بيان كوجين بو أم دناءة أم شو هم لهم زليلية أم سوكيتية بو قبول كين فرمي من بيغمبري خوا ڕۆشت ئەبوو بەکر ئەم قسەی لە لای ئەبوو بەکر کرد وتی ئەو پێغەمبەری خوایە بۆیە دواتر ئەڵێ تا مردم تۆبەمە کرد لەسەر ئەو مەوقفم کە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەسوول اللهکەی لەبەر ئەو بەرژەوەندی سڵحە کوژاندۆ کەلیمەی ڕەسوول الله هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم حەزیانە کرد ڕۆم سەرکەوێ ڕۆم جەیشێکی مشریک بوو سەرکەوتنی حەزکردن لە سەرکەوتنی کافر لە سەرکوفری وەلای گەورەیە لە دین دەرئەچی عبادت قبول نییە لەسەر دینی حەزکردنی دین بەڵام لێرە لە مەدینەوە لە ئەسحاب هاوارەکەن و خۆشحاڵن کە چی بن لە ئەو کاتە گرە و حەڵال بوو کە کاتێ لە مەکە قوڕەیشیەکانیان وت ئەوە برا مشریکەکانمان زاڵ بوون لەسەر براکانتان کە کتابیان لە ئاسمانە بۆ هاتووە
مەبەستیان ڕۆم بوو ئەمانیش مەجووس بوون ئاگرپەرست و مشرک بوون ئەو بوو گرەویان کرد لەسەر دە وشتر بۆ 3 ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی ئەو کاتە گرە و حەڵال بوو وشترەکانیان کرد بەسەد زیادی کەن و زەمانەکەش زیاد کەن خوای گەورە لە قورئان ئەمەی تۆمار کرد فەرمیێ وەیەومەئیذ یەفرح المؤمنون بنصر الله ئەو خۆشحاڵی ئیماندارانە بۆ ئەوە کافرێ کوفر سەرکەوتووە بۆ ئەوە بووە ئەمە مەفسەدەی کەمترە بۆیە شێخ محسن عەباد ئەفەرمێت کوفر مەراتب هەیە ئەم کوفرە کاتێک نامەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژ بۆ مشرکەکان دڕاندیان و لە هەندێک ڕوایەتە لە خستێ ژێر پێ لە بەڵام کاتێک بۆ ئەهلی کتاب ڕۆژ لە حەبەشە خستیانە باخەڵیان ڕێزیان لێگرت هەردووکێ مشرک و کافر بوون بەڵام ئەمیان شرکەکەیان دژایەتیەکەیان کەمترە مەرتەبەکەیان ئەهوەنترە تۆ خۆشحاڵی ئەمەیشە بەڵگەی لەسەر کەمالی ئەم دینە مسلمان گۆشە نییە بەڵگەی پێ نەبێت وڵا هەر کشتێکی تریش بڵێ ناپەرمێ پێغەمبەری ئازیز صلی الله علیه و سلم بڕۆن بۆ ئەرزی حەبەشە مەلیکێکی عادلی تیا کەس لە پاڵەوە زوڵمی لێ ناکە باشە ئەم مەلیکە مشرک بووە ئین الشرک لظلم عظیم تۆ ئەتوانی بە کەسی مشرک بڵێ عادل خەڵکی وایە تەکفیر دەکات کاکە و مشرکە چۆن پێڵێ عادل ئەو پێغەمبەری خوا ڕووی کردەتە حکمەکەی نەک ڕووکاتە عەقیدەکەی من و تۆش کاتێ ئەڕۆینە ناو پەرلەمان ئەم زانایانە فتوایان بۆ داوین دینی شەبێ لە زانا وەربگرین بە دەقی حەدیسی پێغەمبەر بە نەسی ئاەت فەسەلوا ئەهلە ذیکر ئین كنتم لا تعلمون تۆ تەماشاکە بزانم هەر یەک لە ئێمە ئەشین بۆ ئەوەی فتوا بۆ گەڕەکەی خۆمان بدەین یا ئەبێ فتوا نەقڵکەین ئەمە هەر ئەم کەلیمە دووبارەکەمەوە برا بەڕێزەکانم خوشکەکانم من بە هەموو یەڵێم ئەمە لێرە ئەم خاڵەت تێ بگەن حەزکردنەکە لەوەی کە دوو حزبی ئەلمانی لە ئۆروپا تۆ ماڵت لەوێیە ئەوەی کە تۆ حەزەکەی لە بەرەوەی سەرپۆش بەسەر کچەکە تۆ بمێنی حەزەکەی ئەو سەرکەوێ بە دەنگدانی نەک لەبەر عەقیدەکەی نەک لەبەر عەقیدە بەر ئەم مەفسەدەیە نەک ئیقرارکردن بە شرک ئەی کاتە کاکە تۆ ژنەکەت سەرپۆشەکە لە سەرەتی ئەمە بۆ ئەمریکا ئەشێت بۆ هەموو وڵاتەکان ئەشێت بەڵام کابرا هەر بە زۆر بیکاتەوەی کە تۆ بۆ عەقیدەکە وات کردووە ئەو کاتە خۆی تێ ئەگیری مامۆستا دانام قسە وەرگرا ئەو کاتە خۆی ئەگەر لە ئەوروپاش بژی ئەبێ لەگەڵ ئەو قانون ڕازی بێت تعامل لەگەڵ ئەو پەرلەمانە بکە لە کوردستانیش بژی ئەبێ بڕاتە بەردەم محکەمەکەی ژنمارە ببڕێت ها جاری وایە ڕازیە بەوەی کە خەتیبێ بێ لە منبەرێک موظفێکە لە وەزارەتەکەی ڕەف دەکات گەورەکە بڵێ جائز نییە ببی بە وەزیری ئەوقاف بەڵام جائزە خەتیبێک بیت جائز نییە تۆ کاکە وەزیری تعلیم عالی بیت لە وەزارەتی تعلیم بگریتە دەستەوە بەڵام جائزە مامۆسایەک بی معاشەکەیشت لەوێوە دێت و فەسڵکردن و نەقڵکردنت لەوێوە دێ هەر موظفە موظفی ئەو دەوڵەتە عەلمانی باش مامۆستا بۆ خەڵکانێک کە دەقیقن و خوێنەوارن و چۆنەڵی وردن لە بابەتەکانە من حەزەکەم فتوای گەورە زانایان لەسەر ئینتیخابات یان یەکە زۆر بە کورتی بێ ئاماژە بە چەندانێ بکەیت فتوایەک من ئیشارەت پێەکەم هەمان فتواکە لەبەرەوە کاتمان کەم بێ هەمان فتواکە بەڵگەی قورئانیشە لەسەر پاڵپشت بۆ ئەم زانە چونکە قسەی زانە ئەبێ بەڵگەی لەسەر بێنی تۆ بێگومان زانا قسەی خۆی حوجە نیە من بۆەوە دەست پێەکەم کە شێخ الإسلام ابن تەیمیە فەرمیێ کەوتم زانایان لە بابی مەصالح و مەفاسد و ئەم فتوایان داوە ئەفەرمێت ومن هذا الباب يعني بابی چی بەدەستێنانی بەرژەوەندی بۆ مسلمانان و دوورخستنەوەی مەفسەدە ومن هذا الباب تولي يوسف الصديق على خزائن الأرض لملك مصر لم روب أم بيغمبر خوي زاني شرعي خوي جورا جبل جناكات تكون ناتواني قبولي لأناكن تنهاية ملتك كافرة بل ومساءلته أن يجعله على خزائن الأرض بل خوي داويكن وكان هو وقومه كفارا ملكك كافر وقومك شي تخوايا ستو منو تولق قومك كافر بيجي لك خوايا كرميت يا أتشو والله مسلمانان هاتون برجواندي بنداء بارز برسيان نبيت ظلمي علينا نكرين نار حد نكرين با كافريش بحرام غشي ليبكي حرام تعداء ليبكي حرام ظلم ليبكي كما قال تعالى ولقد جاءكم يوسف من قبل بالبينات فما زلتم في شك مما جاءكم به أو بلقيس الكافر ومعلوم أنه مع كفرهم أو عندي كسني عليه رأسا من فيهم خوش خلق استقام خوينيتو خلق كاكا يوسف توانيتي حموش تبدس خوي بوا هو ابن تيمية فرميه رونا لقل أويك كافر بون لابد أن يكون لهم عادة وسنة في قبض الأموال والصرف على حاشية الملك وأهل بيتي وجندي ورعيتي ولا تكونوا تلك جارية على سنة الأنبياء وعدلهم يا ساي خوي هبوا نظامي خوي هبوا ك أوان ببي شرعي بيغمبران وعدلي بيغمبران نروشتوا لبارا ورقرتن ولا بارا كدنا
بو ولم يكن يوسف يمكنه أن يفعل كل ما يريد وهو ما يراه من دين الله نيأتواني أويك خوي أيبيني لديني خوايا وجيب جيبكات فإن القوم لم يستجيبوا له مقصي من نية أما آية قرآن بيغمر يوسف خوي داواي كردوه خوي داواي كردوه بك وزيري شي ناو دولتك كافرة ملتك كافرش دولتك كافرش أفرمي فإن القوم لم يستجيبوا له لكن فعل الممكن من العدل والإحسان يا خالي يا زور قلبي زانين فاتقوا الله ما استطعتم أما خالك أو نيك بيت أكري تقوى إخوة يعني تقوى إخوة تبعي كابرا ببيه وواجبة من الله أكبر من يشبكم ناتو أنا بدانشتنو ناتو أنا ببالكوتنو واجبة زكاة بدم بارم نية نايدم واجبة حجكم أما بابتك الذين لقوريني منكري شوايا جاك أبو فمية ونال أمخسك ونال بالسلطان من إكرام المؤمنين من أهل بيتي ما لم يكن يمكن أن يناله بدون ذلك بمد صلاتيك ولي قرتواني ريزيك بو إيمان داراني أهل بيتي خوي بقر يعني تدواوا أمن بوايا نيتواني وهذا كله داخل في قوله فاتقوا الله ما استطعتم أما حموي لجرم آياته فاتقوا الله ما استطعتم إن جاء لي رقصيكي زور شيرين كاد كأمل مجلدي بيست لابري شصت بنجاو شاشا عليه هر كسيكا دو واجب روي كردتو دو واجب إلا بيك يعني جبجك أوكي ناتو يعني جبجك كي تركي واجبك نكدوا دو حرام إلا بيك يعني جبجك وكو أميك يمسي أميك وانيا جاري وايكا كحرامته أم أبي إلا عرق خويتو ني خويتو تيا أشيت واجب بي خويتو مالا حرامك مقرد واجب بي خوي الله أو كساني لما تيناغان توشي كومل تاوان أبن كومل خير لدز دركان وحزانتي بورعي فاسد ناروته تاريخ جمعة ولا أو إمام أو فلانش تكره كافرة جهاد ناكا أو خليفة أو فلانش تكردو كفري كردو أو هم خيره لدز خوي تركا بناو ورع وتيجاشتن لدينه جاء ما هم فتوى شيخ الإسلام ابن تيمية هم يكي شلو بابتاني كشيا كبلغي لسروي كوزارة يقول بقري ببلغي قرآن إن جاء لي رتولي لو شهر بيشي خم لبر كميكات الله مش شرعي من قبلنا شرعي من قبلنا علماء حد لهمان باب لبابي حاكميته كي وتيتي إن الحكم إلا لله أمر أن لا تعبدوا إلا إياه لسورة يوسف آياتي سل سرزباني في غمر يوسف آتوا حاكمية عقيدي في غمبران همو يكن وبخواي قولك تشيرو كان باسكا بوي تشاويان ليبكين إلا لبابتك نبيك الشرعي خمان نفيكات دو اگر اما حاکمیت لای پیغمبر یوسف بو خوای پروردگار بو ام ایشی کردو کاو تی ناگیری اگر حاکمیت کاو تی ناگیری بو یکردیتی بو کاو ام چاوی لیبکین اکاک جان بو شرعک جيب جنك لبر اولني زيات البين اكرا هر بلغي جيتو باسي جور زانايان نتكل ولولا رهطك لرجمناك لسوره هود تفسيري السعدي افرميه براسي جاري واهيا ايمان داران خوای جور بهوي هندي اسبابو كومل بلايان لي دور اخاتو جاري واهي بهوي قومي كافر شلون بهوي قومي كافر شعيب للرجم باراست جاء فرميه لسر ام بنمايا اگر مسلمانان لولاتك جيان لجير ولايتي كافره توانيتان جمهوري أو حكومة بكن بجمهوري كافرة بيكي بجمهوري لبروي هندي مسلمانان ما في دين ودنيا باريس راو بيه لبيشترى بي أشياء واجب بيه لسري كتسليم دكتاتوريا واجب ربما يتعين كاو أمل يا رب بالنص آيات تفسيري آيات بوتوكا بال بشتي فتواكي آياته أو قصانيش كمان إشارة بيكرد أما هين يكي نية بس هو سريع لبر يقدو سي عالم الدوخ يوم ترباري وي بيغمر يوسف ك إشارة يعني بيكرد تماشاكا لمجلدي 14 لمجلدي 15 لمجلدي 20 لمجلدي 20 مجموع فتاوى ابن تيمية من نقل كردوها كأتواني لا ده صلاة داري بباور الكافر سلطة وربقريد إمامي ابن عطية زمخشري بيضاوي شوكاني قاسمي آلوسي لتفسير كان يانا أفرمي لبر نكل لبر أو كفرة أو بنماي باسمان كرد إذا ترتب على ذلك مصلحة أو دفع مفسدة أما فتواك يا عبد الرحمن ناصر السعدي كي يسفتوا كيمان خيندو سلطان كيف يشنختك عزي كري عبد السلام ابن عابدين صابوني عبد العزيز بن باز شيخ محمد عبد الكريم زيدان عالمي أصول عالمي فقه أما نبي أنا برشاي خوتو تخوا من أمانة هبن بو بيم دين لكسي وربقن احتمال بطلبي أمانش نشين بس شايتم شي اللي ركابو أما هم بلقية أقصي علماء ما مصار
لەگەڵ ئەم پابەڵگەکانیان پاڵپشتە بە ئاەت بە ئاەتی خۆی پروردگار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نمونەیەکی کە بۆ مامۆسای برام بێمەوە کە ئەوە هیچ ساعات پرسیان لە شیخ عوثەیمین کرا ئەڵێ ئەنا ئەرى أن الانتخابات واجبة اینجا دواتریش نەوەکو دوایی کاتمان نەمێ برایە بڵێ وڵا کاکیگەم باشە مامۆسا شیخ عوثەیمین نەیزانی و سوێنی تایە شیخ عوثەیمینە فەرمی ئەگەر سوێنیان دان بابێکێ بابی مەعاریضی پێوترێت یانی شتێ لەبەرەوەی ئیمامی عومەر و ئیبن عەباس ئەو سوێنەی پەرلەمانتارێک خوا لە پەرلەمان عمرانی کوڕی حوسەین صحيحة هندي علماء حديثي مرفوع شبالنا مرفوعة ضعيفة قال إن في المعاريض لمندوحة شاتوها عن الكذب براسي معاريض تورية يعني قصية دوشة القرية فراوانية كتاب باريزيا لدرو بونمونا هي واهب ولا نم تابعين يلا نم صحابة لما رجول يجيب وكم مزجو داينيا مسجد البيت بيوتا كسي قاتوها حكنيتو أنا في بلا ارجعوا ممنع رجل تجيب له باوكم لمزجوتا إبراهيم النخعي كاتي حجاج بدوايا قر زانايك بو باو كساني كروشن ولا يود حجاج تابيني سوين بخون ولا نازاني لكويت ولا ودق نازاني من لكوي مالكم في غمر إبراهيم صلاة والسلام إخوائي لسربية بسارة فرمي خشكما إمامي أبو بكر كالقل في غمر صلى الله عليه وسلم هبوا الإجرة كاتي فيها قشنا أبو بكر مكية أي فرمو هادين يهديني الطريق كسي قرقان بيشان دا أفرمي تويش سوين بخوة لسر أويك تو مخالفه قرآن و سنت ناکەی سوێنەکە لەسەر شوکە ظالم سوێنە بدا لەسەر نیەتی خۆت سوێنە خۆی بەڵام عادلێک سوێنەدا لەسەر نیەتی ئەو سوێنە خۆی پاشان خاڵ جیاوازی هەیە دوانە سەماشەکە بوو ئەو کابرایە بکە هەر بن کابرایەتی مسلمانێک لە ناودات من سوێنی بۆ خۆم لەبەرەوەی مسلمانەکە ڕزگار بکەم ئەمە کابرا ئەوێ کاکیگا من سوێنە خۆم مخالفەی شریعەتی خوای گەورە ناکەم ئەمە المهم قسەکە هی کێیە هی شێ عوثەیمینە فتواکە دوو بەڵگە لەسەر ئەمە شتێکی ڕوان بێنمە لەبەرەوە کەسێکەمە هین نەبێت لە فەرمودەی صحیحە هاتووە کاتێ نەجاشی ئیمانی هێنا بسم الله ومن وەزعی قوڕەکەم نەختێ هەر داوای لە بردنیشەکەی الحمد لله کاتێ نەجاشی ئیمانی هێنا تیرەیەک لە قەومەکەی پیانزانی هەڵسان بەرامبەری ئەویش هاوڵانی کۆ کردووە تێگەر سەرکەوتم بگەڕێنەوە کەشتێکی وامەدەکردن ئەگەر تێشکام بڕۆن بۆ شوێنی خۆتان شوێنە ئەوان هاتنە بەردەمی وتی ئێوە من چۆن ئەبینن وڵاتیان باشترین سیرە و ژیان تێ خەیری ئێمەی ئەوتی بۆچی هەڵساوان بەرامبەرم وتیان لەبەرەوەی واز لە دینەکە پشت لە دینەکەڵ کرد واز لە دینەکە ئێمەێناوە وتی بۆ ئەوە چێڵێن دەربارەی عیسا وتی مەڵی عیسا کوڕی خوایە ئەوتی تۆ ئەوتیان تۆ چێڵی نامەیەکی نووسی بوو بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم لە باخەڵی نووسی بووی شایەتێدا محەممەد بەندە و پێغەمبەری خوایە شایەتێدەم عیسا بەندە و پێغەمبەری خوایە کەلیمەی خوایە بۆ پێغەمبەری بنێری دەستی خستە سەر نامەکەی ئاوا لە باخەڵی بوو وتی عیسا لەمە زیاتر نییە مەبەستی ئەوەی مەبەستی نامەکە بوو لەمە زیاتر نییە ئەوانی شوا تێگەشت زۆر باش ئەمە قەزەیەکی زۆر گرنگە ڕاستە لەگەڵ ئەوەیە ئەم پیاوە تەماشاکەن پێغەمبەری خوا ئیمانەکەی لێ قبول کرد فاتقوا الله ما استطعتم ابن تەیمیە فەرمیە تەنانەت نییە ڕیوایەتێ نوێژیان لەسەر نەکرد زەکاتی نەداوە حەجی نەکردووە جا هەر کەسی هەڵێ وای کردووە ئەسڵی نییە ئەوە قسەی عولەمایەوە ئیبن تەیمیە بەڕوونی ئەفەرمێت نەجاشی هیچی لەوانە نەکرد چکە نەی ئەتوانی جێبەجێی کات زۆر باش مامۆستا تەمەنی من بەرنامەی ئەمڕۆ 40 دقیقە زیاتر نیە بەس بابەتەکە گرنگ بوو ینی نزیکی 50 دقیقەمان دیاوە بەم تەورێ بەڵام تەنها دقەونی و بۆ 2 دقیقە کاتم ماوە لەوە زیاتر کاتم نەماوە دوو شتیش ماوە گرنگە ئەوانەی بەشداری ناکەن هەچەند لە ناو بەرنامەکە کەمێک ینی شارەت و ئاماژەت پێیە لە بەرژەوەندی چییە بەڕاستی زۆر بە کورتی و بە پوختی واللهی مامۆساگیان ئەوە کە ماتۆ تۆ کە زۆر بە کورتی و زۆر بە وانە منیشکەوە بوو دووشت بۆ خوێن بووە یەکەم شێخ محەممەد هینە فەرمیقی ناکەگەر یەک دقەشین بێت قسەیەکی زۆر جوانەکات محەممەد سلێمانی العەشقەر قسەی هەر لە بدایەتەوە هێناومە خۆم بە محیبێکی علم ئەزانم من ئەوە نیم خەڵی علم لێوە من قسەی علەما نەقڵەکەم أفرمي ومن العجب أن يرى الذين يحرمون المشاركة ما تضعه السلطات في كثير من الدول في العالم الإسلامي من عقبات بابي كمان الله وكا جايسر سرمانة وكساني كأليان بجداري كردن بحرامي أزانن وأيجبينن دا صلاة چی بربستی ئەخاتە بەردەم بانخوازان و مسلمانان بۆ ئەوەی نەڕۆنە ئەو شوێنەوە عجبەن ئەمانە چۆن دەرز و پند وەرناگرن
کە ئەمانە بوونەتە یارمەتی دەری ئەو کەسانەی کە نایڵن مسلمانان بڕۆنە شوێنی قەرارۆ. ئەمە یەک. شيخ محمد المحمد الفيزازي عنوانه كيتناهض عليه إحجام المصلحين عن المشاركة السياسية تمكين للمفسدين ودعم للإفساد ريقرتنو ريندانا اواني كمصلحنو چاک سازی ئەکەن لەوەی کە بەشداری نەکەن لەم انتخابات شتە عنوانەکەی سەبارەت بەوەیە مشارەکەی سیاسی ئەمە جێگیرکردن و دەسەڵات پێدانە بۆ خەڵکە گەندەڵ و فاستەکە و پشتیوانی فەساد و گەندەڵیە ئاخرەکەی کە ئەڵێ هەر کەسێک بەشداری نەکە ئەستەطیع القول بڕۆن لە پەیجەکەی بیخوێنەوە إن كل مسلم كان قادرا على دفع شر ولم يفعل فهو شريك في ذلك الشر شريك هەر کەسێک بتوانێت دەفعی شەڕێکە مەبەستی چیە لێرە کەسێک نەڵێ مەبەستی بەشداری نەکردن لە انتخاباتە بەشدارە لەو شەڕەی کە ڕوئەدا مسؤول أمام الله على وقوعه تماما كما هو قادر على إنقاذ غريق ولم يفعل چۆن کەسێک بتوانێت خەنکاوێک ڕزگارکە و نەیکە تاوانبارە کاوبوو من جاری وا هەیە کۆتا قسەکەیشم بەمە بێنم جاری وا هەیە کاکە گیان 25 کورسی مێ بۆ 25 دەنگ باشە هەمومان دەنگ بدەین هەر کورسیە 5 دەنگی ئەوێ تۆیە کە بە خەڵکە ئەلمانیەکە ناڵی دەنگ مەدە تەنها ڕوود کردوتە مسلمانان چکۆمان لە توی وەرناگرن وا لێ ئەەکەیتە دواتر مسلمانان کە دەنگ نادەن بە 3 کورسیەکە بن بە 15 دەنگ 5 کورسیەکە ئەبن کابوو اینجا ئەخیر قسەشم یعنی من شتم بەرچاوەکەوێ خەڵکی تیامی و خەڵکاکە هەمویان دین فرۆشن ئەمانە بۆ پارەی ئەکەن لەخوا بترسە کافر ئەم قسە بۆ کافر ناشێت بێباوەڕی وا هەیە مەبدەئی خۆی ئەداتە کوشت ماڵی سەروەتی لە زیندان تەحملی کردووە ئینسان دائیمەن وریا بێت قسەیەک نەکە هەم بۆ دنیا بەرپرسیاربی هەم بۆ قیامەتی اینجا ئەو هەموو چاکە و نیعمەتانەش ئینسان کە بە چاوی خۆی نەیبینێ لە تورکیا سەرپۆش مەمنوع بوو سەرپۆش برا ناو پەرلەمانەوە پیتی عەرەبیان گەڕاندە دواوە وانیان بانگ گەڕاوە دواوە مەدارەسی قورئان گەڕاوە دواوە حەماس تۆ علاقت بە هیچی وە نەبێ بەڕەسمیەتی نەبایە قبوڵیان نەئەکرد چونکە بەڕەسمیەتی دووەلی توانی لە ڕێگای انتخابە توانی بڕاتە ئەو شوێنە کەرتی خەزە زۆری مصر لە ڕێگای انتخابە ڕۆشتە بوو بە سەرۆکی وڵات بەڵام خۆی ئەبوایە بەرنامەی تریان نەبوایە بیپارێزن چونکە پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم مەدینەی بەبێ چەک دروست کرد بە چەک پاراست دەست خۆش مامۆستا گیان طبعا کات زۆر لە یاوەڕاستی ئەم بەرنامێژ و ئەم تەورێژ بە چەندین سەعات تەواو نابێنێک بە 50 دقیقە بەڵام گرنگ ئەوەیە ئێمە ڕوونکردنەوەکانمان لەسەر و خەڵکیش هەوڵ و کۆشەکەی لەسەر نەتیجەکە لای خۆی پەروەردگارە وایە قسەیەکی زۆر جوانچکان هەندێک لە پێغەمبەران بووە هەوڵیان دا و یەکەس باوەڕی پێ نەکردووە دەست خۆش بێ زۆر بەڕێز مامۆستا دلێرگەرمانی بانخواست باز بووی کە لە پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵمان بوویت بینەرانی عزیز و خۆشەویست تا ئەڵقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە سپێرین خواتان لەگەڵ